بێگومان ئێمە کە بڕیارماندا بە سەردانی هەموو وەزارەتانە بکەین بۆی لە نزیکەوە هەم گوێبیستی ئێوە بین هەم تۆزێ پێداچوونەوە بە بەرنامە و ئەجندای کاری حکومەتدا بکەین کە لەماوەیە توانیمانە چی بکەین و بۆ ئەو بەشەی کە ماوەش چۆن بتوانین هەنگاو بنین و شتی تریش ئەنجام بدەین. من سوپاسان دەکەم چکە جێی دەستان دیارە بە تایبەتی کە وەزارەتەکەی ئێوە وەزارەتێکی خزمەتگوزاریە بە هەموو شێوەیە ئەتوانێت یارمەتی دەربێ بۆ چەندین وەزارەتی تر و بۆ هەموو هاوڵاتیانیش چ لە ڕێگەی نیشتەجێبوونە چ بابەتی هاتوچۆکردنە ئاسانکاریە بۆ هاتوچۆکردن سەلامەتی هاوڵاتیانە کە بەداخەوە وەکو پێویست بودجەی حکوومەت بەردەست نەبووە بەهۆی ئەو هەموو قەیرانانەی کە حکوومەت تووشی بووە چ کۆڕۆنا بگرێ دابەزینی ساری نەوت بووە لە سەرەتای کابینەکە دوای ئەوە نەناردنی بەشە بودجەی هەرێم لەلایەن حکوومەتی عێراقەوە و دابەزینی جوولەی بازرگانیش لە چەند مانگی سەرەتاییەوە هەموو وای کرد کە ئەو بودجەی پێویست بوو و تەرخان کرابوو بۆ پێشکەستنی کارەکانی ئەم وەزارەتە وەکو پێویست جێبەجێ نەکرێ بەڵام سەرەڕای ئەوەش نەکنەوەستا بەڵکو بەو پلانەی کە دانرا و بە هاوکاری کەرتی تایبەت کە توانیان لەگەڵ حکوومەت بەو بەرنامانەی کە ڕێکخران زۆر پرۆژەش دروست بکرێ شەقامی دووسایدی لە زۆر لە شار و شارشتەکان دروست بکرێ و ئەوانەی ماویشن هیوادارین ئینشاڵڵا ئەوانەش تەواو بکەین. لە لایەکی ترەوە ئاگادارین کە ماوەیەکی زۆرە کاریش لەسەر دروستکردنی هێلی ئاسنین دەکرێت لە کوردستان کە ئەمە خۆی ئەبێتە گۆڕانکاریەکی جۆری لە جۆنیەتی گەیاندنی کەلوپەل و حتا هاوڵاتیانیش بۆ سەردانکردنی شار و شارشتەکان بتوانن سوود لە هێلی ئاسنین وەربگرن. ئەمانە هەمووی جێگەی دەستخۆشیەوە بەرنامەیەکی ڕێکوپێکتان هەبووە و هەر خۆگونجاندن لەگەڵ ئەو وەزعی کە کوردستان تووشی بووە ئەمە جێی دەستخۆشیە. من سوپاستان دەکەم و هیوادارم بتوانن زیاتریش خزمەتی هاوڵاتیان بکەن سیانەکردن یان نۆژانکردنەوەی ڕێگاوبانەکان. ئەمە بێگومان تۆ هەر شتێک بەکار بێنی دوای ماوەیەک پێویستە نۆژەنی بکەیتەوە هەسەر لە نوێ شتێکی تر دروست بکەیت بەڵام بەشێکی هەرە زۆری کە ئێمە بەداخەوە مەجبورە بین هەموو جارێ نۆژەنێکی ساڵانە نۆژەنی بکەینەوە ئەو مەوادەی بەکارە تۆ ماوادێکی خراوە یعنی کواڵەتی مەواد و کەرەستەی بەکار هاتوو ئەوەندە خراپ بووە ساڵێک دەوام ناکە تێکەچێت جارێکی تر حکوومەت دەبێت بێ هەموو مەسرەفەکە بکاتەوە و ئەمە ئەبێ عیلاج بکرێت. جا ئەگەر ڕێگە بدەن بەڵێندەرە کەردی تایبەتە بە کەیفی خۆی ئیشکە ئەگەر ویژدانی هەبێ ئەوان بە ویژدانەوە ئیشەکە بەڵام ئەگەر یەکێک هەبێ بە ویژدانی ئیشکە بە هەمان بودجەی کە حکوومەت تەرخانی کردووە کە ئەبێ بۆ شتی باش بێ ئەوە چێ کەرەستەی خراپ و شتی خراپ بەکاردێنێ تاقیگە باشە ئەگەر ئێوە پێشنیارەکانتان بۆ یەخوێنین نابزانین چۆنە بەڵام سەرڕای ئەوەش هەبێ کواڵیتی کۆنترۆلێکی مەرکەزی حکوومەت هەبێ بەسەریانەوە یعنی حتا تاقیگەش ئەبێ کۆنترۆل بکرێتەوە بزانم تاقیگەیان مۆسەفاتی تەیە هەموو شتەکان وەکو ڕێکوپێکی بەڕێوە دەچن هەندێک کۆمپانیای خۆشمان خەریکن باشتر فێرە بن لە جارە جادە بەس قێرکردن نییە بەڵام دەوامی جادەکە دەوامی شەقامەکە دەوامی مەوادەکە چەندە مەسەلەی سەیفتی زۆر گرنگە. من چەند جار لەوانە خۆشتان نمونەتان بینی بێ سیارە لەو بەری جادەکە پەڕیوەتەوە ئەمبەر خۆی بە سیاری ترەدا و خەڵکی کوشتووە. سەیفتی جادەکە ئەبێ لە بەرچاو بگیرێ چۆنیەتی جادەکە ئەبێ لە بەرچاو بگیرێ چۆن ئەکرێ جامە هەمووی شارەزای دەوێت ئەندازیاری باشی دەوێت و لە ڕۆی کۆنترۆلکردنیش حکوومەت دەبێ باشتر. بابەتی نیشتەجێبوون بڕیارێکی تریشماندەوە دروستکردنی 20,000 یەکەی نیشتەجێبوون بۆ خەڵکی کەم دەرامەت لەسەر ئاستی هەموو کوردستان هەموو پارێزگاکان هەموو ئیدارە سەربەخۆیەکان و تەقسیمی ئەوەش بکرێ و ڕێکارەکانیشمان دیاری کردووە کە چۆن ئێمە لەگەڵ کەردی تایبەت شتێکی وا بکەین ئەم یەکانە بکرێت دیسانیش بنەڕێنەوە
مەسەلەی دروستکردنی یەکەی بۆ ینی یەکەی نیشتەجێ بوون بە خەڵکی کەم دەرەمەت نابێت لەسەر حسابی کواڵەتی بێ یان هەندێک شت هەیە ئەبێ minimum requirement یعنی ئەو پێداویستێت سەرەتایانەی کە ئەبێ لە هەر خانوویەکدا هەبێ ئەبێ ئەوانە لە بەرچاو بگیرێ مەسەلەی ئاگرکوژینەوەیە مەسەلەی ئاسانکاریە بۆ خەڵکی پەککەوتە بابەتی نازانم ئەگەرشی مەسعەد و ئەو شتانەیە یعنی ئەو ئاوە کارەبایە ڕێگایە ئەم خەدەماتە ئەساسیانێکەیە و هەر یەکەیەکی نیشتەجێبوونیش پێدەویستەکانی تری خۆی بێ لەگەڵ بە قوتابخانەیە سەوزاییە بێ ئەم جۆرە شتانە هەمووی لە بەرچاو بگیرێت دواتر دڵنیام لەگەڵ وەزارەتی شارەوانیش ئەبێ هاوکاریەکی تەواو و هەماهەنگیەکی تەواوتان هەبێ بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژە بە حەقیقەت خەڵکی کەم دەرامەت ئەگەر احتیمالی لەسەری ئەمە ئەمانەتێکە ئەکەوێتە سەرشانی مەخوا نەخۆستە شتێکی وە دروست نەکەین سبەی خانوویەک بڕوخێ یان شتێک ئەوە بێ کارەساتی لێکەوێتەوە ئەمە ئەمانەتێکە و من هیوادارم ئەو ئەمانەتە بە جددی وەری بگرن زیندووکردنەوەی دیهاتەکان زەرورە بەڵام ئەمە تەنیا بۆ یەکەی نیشتەجێبوون ناکرێت تەنیا بە ڕێگەوبانیش ناکرێت ئەبێ بژێوی ژیانیان دابین بکرێت ئەمە دروستکردنی پرۆژەی بچووک پرۆژەی وەکو ئەوە کە داهاتی هەبێ بۆ خەڵکەکە ئەگەر ئێمە بتوانین مەسەلەن پرۆژەی ماسیە ئەگەر شوێنێک ئاوی لێبێ یانیشی کشت و کاڵە مێوەیە ئەلبانە یان حتى ئەوەی خوریە هی چزانم یعنی ئەو ئەم جۆرە پرۆژە بچووکانە ئەمانە ئەبێ حکوومەت هەمووی بەیەکەوە ئەو بەرنامانە دابنێ بەڵام سیاسەتی زیندووکردنەوەی دیهاتەکان شتێکە ئێمە ئەبێ بیکەین بۆ ئەوەی هەم ئەو زەخمە گەورەیە نەگەڕێتەوە سەر شارەکان چکە سەروەتی ئێمە باوەڕکە لە دەرەوەی شارە بۆ بەجێ بێڵێنەوە ئیستفادەی لێ بکەینەوە هەبێ یارمەتی خەڵک بدەین یارمەتی خەڵکی دێهات و لادەکەمان بدەین بچنەوە ئەم داهاتە سروشتیەی کە لە بەر دەستکانە تۆ شتێکیان بۆ دروست کە بتوان سوودی لێوەرە